وصلى الله على أو بحر نور العلم عرفانا كدرك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خوای گەورە ڕۆژ و ڕەمەزان و تاعەتی هەموو لایە قبوڵکە. وەشحاڵم لە خزمەتتانە لە بەرنامەی خۆراکی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم بە خزمەتتان شاد دەبم. خوای گەورە ئەم زنجیرە وتارە بکە بە مایی خاڵی وەرچەرخان لە ژیانی خۆراکی خۆمانە و لە سەرخوان و سفرە و پەروەردەکردنی خۆمان و مناڵمانە. بەداخەوە پەروەردەکردنی ورگ ئەمڕۆ بۆ بە شتێکی مقەدەس، زیاد لە پەروەردەکردنی ڕۆح و زیاد لە پەروەردەکردنی دڵ و مێشک و لە پێشی هەموو خاڵەکانەوەیە. خۆشەویستانم، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە خزمەتتانە لەم زنجیرە بابەتەی کە ماوە ئەچینە سەروی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی خواردووە، چی بەکارهێناوە. طبعاً وەکو عەرزم کردم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە عەشوایی هیچی نەخواردووە، هیچی بەکار نەهێناوە. ئەوەی خوای گەورە لە زەمەنی خۆیان، لە کاتی خۆیان، لە بیئەی خۆیان بۆی خوڵقاندووە چاکترین و باشترین شتێک بووە کە بۆ ژیانی ئینسان و ئادەمیزاد گونجاو بێ. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی کە بۆی هاتۆتە پێش لە فراغەوە نەبوو، حەزەکەم لەمە تێ بگەین. بۆیە ئەوەی کە بەدەستی پێغەمبەری خواوە هاتووە صلی الله علیه و سلم، ئەوەی کە متەوەفیر بووە، ئەوەی کە خواردوێتی نوێشی کردووە، ئەمانە هەمووی بۆ خۆی لە حکمەتێکی ئیلاهیەوەیە بۆ ئەوەی کە بەشەریەت فێرکە. چۆن خوای گەورە بەشەریەت فێرکە بە شوێن پێی پێغەمبەری خوایە بچن صلی الله علیه و سلم بۆ ئەوەی کە ڕێبازی ڕاستی خۆیان لە دنیاە بدۆزنەوە، هەروە لە خواردنیشە ئەمەی فێرکردوون. چۆن ئەگەر لە ڕێبازەکەیە دوای نەکەوین، تووشی هەڵدێر و نەهامەتی و قوربەسەری و ماڵوێرانیە بین، نەک بۆ خۆمان بۆ کۆمەلگاکەشمان، بۆ هەموو بەشەریەت و جیهانیش بگرە بیئەش بەهۆی ئێمەوە بیسەبێت کە خوای گەورە فەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. لە ژیانی خۆراکی خۆشمانە ئەم بیئەی لاشەی ئێمە حتا سەر ئێسخان گەندەڵ و بۆگە نەبێ ئەگەر نەزانین چۆن بەکارهێنی. بۆیە زۆر زەرورە بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی خواردووە، کی خواردوێتی، چنێکی خواردووە. بۆیە وەکو ئیبن قەییمە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی نەبەستۆتەوە بە یەک جۆر خواردنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر شمولی و متەنەویع بووە لە خواردنە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە ئێمە تێی بگەین. یعنی خەڵکێکی ڕۆحانی هەیە، خەڵکێکی قیادی هەیە کەیەت ئەیە پێشەنگی خەڵکە ئەڵێ من یەک جۆر خواردن نەخۆم، یەک جۆر خواردن بۆ خۆی هەڵەبژێرێ، بە یەک ڕاڕەو ئەڕوا، بە یەک ئاراستە ئەچێ. ئەمە غەڵەتە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی قەتیز نەکردووە لەسەر یەک جۆر خواردن، بەڵکو خواردنی جۆراوجۆر و متەنەویعی خواردووە بۆ ئەوەی کە ئێمەش فێری هەمان شت بکە. بە زۆری ئەوەی خواردووە کە لەناو وڵاتی خۆیان کە لەگەڵ کەسوکار و قەبیلە و عەشیرەت و نزیکەکانی خۆیان هاودەنگ بوون و ئاشنا بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی. بۆیە پێغەمبەری خوا گۆشتی خواردووە، شەویش گۆشتی خواردووە، بە ڕۆژ گۆشتی خواردووە. پێغەمبەری خوا شیری خواردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەنگوینی خواردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گۆشتی مریشی خواردووە، ماسی خواردووە، گۆشتی ئەرنەبی خواردووە، کەروێشکی خواردوواتە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سڵقی خواردووە، خورمای خواردووە، خەلی خواردووەتە سرکەی خواردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جۆرە خواردنە متەنەویعەکانی خواردووە. لەبەرەوە ئێمە زەرورە ئاگامان لێ بێ بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی خواردووە و بۆ خواردوێتی. پێغەمبەری خوا تشی بێ خواردووە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تریتی خواردووە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نانی جۆی خواردووە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شووتی خواردووە. بۆیە هەموو ئەمانە ئەبێ بە ڕاڕەوێک، ئەبێ بە ڕۆشنکەرەوەی ڕێگایە بۆ ئێمە کە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە جۆرە خواردنەکانیشیە ئێمە ڕێگی ئەومان لێون نەبووە. کافرەکان ڕخنەیان ئەگریان و مالی هذا الرسول يأكل الطعام ويمشي في الأسواق. هەی لەم پێغەمبەرە ئەو نانیشە خۆ بناو خەڵکیشە چۆ بناو بازاڕ ئاگەڕێ. ئەی ئەگەر پێغەمبەر نەبێ، ئەگەر ئەمەنەکە پێغەمبەری چی؟ ئەی پێشەنگی چی؟ ئەی قودوەی چی؟ من نەزانم چی خواردووە، بە کەیفی خۆم شت بخۆم، بە کەیفی خۆم هەڵپە بکەم، بە کەیفی خۆم وەکو کوردەڵێن ڕوو موشکەم؟ نا، ئەمە ڕێبازێکە دیاری کراوە مەفروزە لەسەری بین. بۆیە کە جۆری خواردنەکان دابەشەکرێ بەسەر 5 جۆر خواردنە، مقەبیلات و پێشەکی و ئەوەی کە هەیە پێغەمبەری خوا لێ خواردووە، میوە پێغەمبەری خوا لێ خواردووە، سەوزە پێغەمبەری خوا لێ خواردووە، گۆشت و شیر پێکەوە هەردووکیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خواردوێتی و ئەخیر شت دانەوێڵە. کە تەقسیمی غیذایی عالەمیەکەیت، تەقسیمی خواردنەکەی
ئەم پێنج شتن پێغەمبەری خوا سەڵام لە هەمووی خواردووە واتە خۆی لە هیچیان بێبەش نەکردووە نەبادا ئومەتەکەی لێ بێبەش بن بڵێن مادەم پێغەمبەرەکەمان نەیکردو ئێمەش نایکەین. بەڵێ خۆشەویستەکانم هەموو ئەمانە پێغەمبەری خوا سەڵام کردوێتی بەڵام یەک تەبعی هەبوو پێغەمبەری خوا سەڵام فەرموو ئەگەر حەزی لە خواردن بێ خواردوێتی ئەگەر حەزی شیرێ نەبوو بێ عیبی لێ نەگرتووە و وازی لێ هێناوە. ما عاب رسول الله صلى الله عليه وسلم قط. خۆزگە لەسەر خوانی خۆمان فێری ئەم ئەخلاقە جوانی پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم چیمان هەیە فڵان شت بەزیام نەکرد بەخێر نەیتەوە هەموو ڕۆژێ یەمەوە سفرەی چۆڵ و خوانی بەتاڵ و مەشغوڵی چی بووی ئێمە بە ڕۆژوین و هاتوونەتەوە نان بخۆین. نا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر شتێکی هەبوو بێ لە بەردەستیا خواردوێتی ئەگەر حەزی لێی بوو بێ. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قیمەی طوبا بووە بەوەی کە ئەگەر شتێ حەزی لێ نەبوو بێ نەیخواردەوە بە زۆری زۆرداری تخوا دانیشە و لەبەر خاتی من و قومێکی لێ بخۆ. نا ئێمە زۆر جار لەگەڵ مناڵەکانە ئەمە بەکارێنین مناڵ بە زۆر دانیشین لەسەر سفرەکە ئەگەر دانیشی نان بخۆی ئەوە بۆکەین. مناڵ ئەگەر حەزی لێی بوو پرس بە تۆ ناکە. مناڵ کە ئاسنی کەمە بێت چێ خۆڵەخوا بۆ ئەوێ تەعویزی ئاسنەکەی بۆ بکاتەوە چکە زانی پێویستی پێیەتی لەبەرەوە پێی پرس بە تۆ ناکە ئەگە برسی بوو. زۆر جا دایک و باوک گیرە خۆم بەدەست مناڵەوە کاک تۆ مناڵەمان گەورە نابێت کاک تۆ وەڵام مناڵە هیچ ناخوا کاک تۆ مناڵە نایەتە سفرە لی گەڕێ تایمی خۆی گێچی خۆی لای خۆیەتی خۆی باشترە زانێ. حتى پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی نەخۆشەکە فەرمێ لا تكرهوا مرضاكم على الطعام والشراب فإن الله يطعمهم ويسقيهم. زۆر لە نەخۆشەکانتان مەکەن بە زۆر نان کەم بەدەمیانەوە چونکە خۆی ئەزانێ صحەتی چۆنە خۆی ئەخوا و خۆشی دەسەپارێزێ. بۆیە ضرورە فێری ئەم خوڵقەی پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم عیب لە خواردن نەگرین وەوی کە لە بەردەستمان نابوو بیخۆین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزی لە چی بوو بێ دەستی بۆ بردووە پاشان زۆریشی نەکردووە تەکەلوفی نەکردووە. پێغەمبەری خوا لا يرد موجودە ئەوەی کە لە بەردەستیان نابوو بێ نەیجێڕاوەتەوە. ئەوە سەمونی جۆیە وەڵای حەزم لە هینە حەزم لە ئاردی سپیە نا ئەوە هینە شلەی بێگۆشتە وەڵای حەزمە گەر خۆزگە گۆشتی تیا بڵێن ئای پێغەمبەری خوا ئێستا بۆ حازرەکەین بەسەر چاو هەر یەک و دوو بفەرمی نا ولا يتكلف مفقودا. پێغەمبەری خوا بە زۆری زۆرداری یاخود حەزی لە شتێ بوو بێ تخوا بۆم پێیاکەن خۆ بەخوا سەحابە ئەوەی پێغەمبەری خوا خۆشەوی صلی الله عليه وسلم لەژێر ئەرزا وەڵڵاهی شتیان بۆ پەیا کرد وەڵڵاهی لە ڕۆم و فارسەوە ئامادە بوون شتی بۆ بێن ئامادە بوون لە قوتی مناڵەکانیان بگرنەوە نەک بیدەن بە پێغەمبەری خوا جوان دیقەت بن بیدەن بە میوانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئا سەحابەکە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم میوانی دێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جواب بنێرێ بۆ خێزانەکانی فەرمێت چیتان هەیە فەرمێ بغیری ئەو نەوانڵانان نییە هەموو خێزانی پێغەمبەری خوا دەتخواوەرە ئەگەر ئێمە حاڵی ئەمڕۆمان ئاوا بێ کابراڵێ ئەجا پارەی نییە بۆچی شنێنێ جەژنی پێ بەڕێوەناسیەوە هەموو خێزانی بۆچی لە خۆی کۆ کردوێتەوە سێ نۆ ماڵ بەسەرێکەوە فەرمی هیچمان نییە هەتا سەحابەیەک میوانەکەی پێغەمبەری خوا باتەوە صلی الله عليه وسلم ئێ لە ماڵەوە چی هەیە کولێرەیەک هەیە بەشی چیەکە بەشی دوو کەسەکان بەشی یەک کەسەکە وەرە مناڵ بە برسێتی بخەوێنی دواتر خۆشت بە برسێتی سەر بنیتەوە چراکە بگوژێنیتەوە بۆ ئەوەی کە میوانەکەی پێغەمبەری خوا تێر بخۆ. پێغەمبەری خوا کە بەیانی سەحابەکە فەرمێ أعجب الله من صنيعكم البارحة. خوای گەورە سەری خوای گەورە تعجبی هاولەوەی کە ئێوە کردتان دوێنێ خوای گەورە تعجبی بە هیچ نایە بەڵام کارەکەتان گەورە بوو. ئەگەر سەحابە ئەمە بۆ میوانی پێغەمبەری خوا بکە ئەیبێ بچی بۆ پێغەمبەری خوا بکە گەر داوا بکەم بەڵام قەت لە تەبعی پێغەمبەری خوایە بۆ صلی الله عليه وسلم حەزم لەوەیە ئەوم بۆ بێنن ئەوم بۆ داواکەن بخوا دەمێکە ئەوم نەخواردووە نا هەیبی بێ دەستی بردووە نەبوو بێ دەستی کێشاوەتەوە حەزی لێ بوو بێ خواردوێتی یەخوا عافێتی بێ حەزیشی لێ نەبوو بێ هیچی نەخواردووە دەستی کێشاوەتەوە عیب و عاری لێ نەگرتووە. ئەمە طبع و ئەمە خوان و ئەمە ئەدەبی پێغەمبەری خوا بۆ صلی الله عليه وسلم لە ماڵ و لە دەرەوەی خۆیان. وصلى الله على أو بحر نور علم وعرفانه كدرك غولناك غير علم الله سبحانه. والسلام عليكم ورحمة الله وبركاته.